يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، شادی کاتێک کەوا دەکەوێتە ناو دڵی مرۆڤەوە، زەردەخەنە و پێکەنینێکی ڕاستەقینەش دێتە سەر ڕوخساری مرۆڤ. لە ئەنجامی شادی ناودڵ و زەردەخەنەی سەر لێو هیوا و ئومێد لە ژیانی ئینسانە دروست دەبێ. ئەم سیانە ئاوی ژیانن، بچنە سەر هەر کێڵگەیەک، هەر باخێک دەیکەن بە گوڵستان. خەم، دڵتەنگی، بێزاری و پەژارە ئاگرێکی بڵێسەدارە، ڕوو لە هەر باخێک بکە چرۆ ناسکەکانی دەوەرێنێ و دەیسووتێنێ. خەم و خەفەت و بێزاری و قەلەقی چەند گەنجی لە کاتی گەنجیدا کرد بە پیر و ناخی سووتاند و بەناشیرین دێتە بەرچاوتووە، دەزانی زۆر بەتەمەنە. خەم و خەفەت و پەژارە و مەراقی دنیا چەند کەسی ساغی نەخۆش خست. وەکو لە توێژینەوەیەکی زانستیدا دەڵێ لە 180 نەخۆشیەکانی ئەمڕۆ، لە 180 نەخۆشیەکانی جەستەی مرۆڤی ئەمڕۆ پەیوەندی هەیە بە قەلەقی و بە بێزاری و بە خەم و خەفەتەوە. ئەینا ئەندامەکانی ئەو ئینسانە خەم عیبێکیان نەبووە. لە 180 نەخۆشی جەستەی مرۆڤ لە ئەنجامی خەم و خەفەت و بێتاقەتی ژیانەوە دروست دەبێت. خەمۆکی و بێزاری، دڵتەنگی و ناڕەحەتی و پەژارە هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە ناو خوێندا زیاد دەکا، کە ئەو هۆرمۆنی کۆرتیزۆڵە زیادی کرد، ترشەڵۆکەکانی ناو جەستەی مرۆڤیش گۆڕانکاریان بەسەردادێ. لە ئەنجامی ئەوەدا بەرگری جەستەی مرۆڤ مەناعە لاواز دەبێ، کە لاواز بوو خانە شێرپەنجەییەکان سەر دەردێن و مرۆڤ تووشی سەرەتان دەبێ. زۆر کەس دەڵێ خۆکاری ئەوەیە خواردنەکان باشنین، کە مرۆڤی ئەمڕۆ لە منداڵەوە تا گەورە تووشی ئەو هەموو سەرەتانە دەبێ. خوا بمان پارێزێ، خوا شیفای ئەوانش بدا کە تووشی شێرپەنجە و سەرەتان بوون. چ نەخۆشیەکی قورس و بە ئازارە. ئەو نەخۆشیە زانایان دەڵێن زۆربەی هەرە زۆری هی هۆکاری دڵتەنگیە، هی ماندووبوونی مێشکە، هی نائارامی دەروونە کە ئینسانەکان بەهۆی زیادبوونی هۆرمۆنی کۆرتۆزۆڵ و پاشان زیادبوونی ترشەڵۆکەکانی ناو دەستە مەناعەی لەش نامێنێ. ئەینا بەردەوام لە کۆنەوە تا ئێستا و تا قیامەتیش هەر جسمی ئێمە ڕۆژانە بڕواتان بێ بەڕێزان بەس خوا دەتپارێزێ. ئەوەندە میکرۆب و ڤایرۆسی پیس دەچێتە جەستەوە، ئەلحەمدولیلا دکتۆرن نەبینیوە، بەس مەناعەی جەستەی خۆل لە ناوی دەبا. ئەمەش زۆربەی کات ئەو مەناعەیە بەچی بەرز دەبێتەوە؟ بە دڵخۆشی، بە زەردەخەنەی ڕوو، بەوەی فەرەحی و گەشتیەک بەدڵ تا بێ. ئەوە لە هەزاران دەرزی و دەرمان باشترە. بە پێچەوانەشەوە چی خواردنی تەندروست و باش بیخۆی، وەرزشی باش بکەی، لەگەڵ یا دڵت خۆش نەبێ بەرگری جەستت هەر دێتە خوارەوە. کە هاتیشە خوارەوە بەرگەی یەک ڤایرۆس ناگری و خانە شێرپەنجەیەکان دەجوڵێن و ئینسان تووشی سەرەتان دەبێت. ئەمڕۆ بەداخەوە بەهۆی 4 هۆکارەوە میلەتەکەمان بەگشتی و گەنجەکانمان بە تایبەتی تووشی حاڵەتێکی نەخوازراو بوون. هەمووی هەز دەکەی بێتاقەتە، ئەگە دڵی بکاتەوە خەفەتێکی گەورە لە دڵیایە، ناومێدە لە ژیان، نازانێ ڕوو لە کوێکە. ئەو 4 خاڵش بەگشتی ئەمانن. یەکەمیان دوورکەوتنەوە لە زیکری خوا، لە قیامەت، لە خۆشیەکانی بەهەشت. هەر زۆر بەمان وامان باوەش بەم دنیادا کردووە، بیری ئەوەمان نییە کە دنیا کۆتایی پێدێ. ئەو بەهەشتە ڕازاوی خوای پەروەردگار هەیە کە هەموو ئاواتەکانت تیا دێتە جێ. دووەمیان دەوروبەری خراپ. زۆر جار ئینسان دڵی تەنگە، سەیری تەلەڤیزۆن دەکا بە ناشکری نەبێ، لە زیاتی دڵت خۆش بێ، ئەوەندەی کە دڵت تەنگ دەبێ.
دەچی بۆ لای کەسێک دڵی خۆت دەکەیتەوە زەمانێک نییە کە دڵسۆزی ڕاستەقینەتە و ئەوەندەی تر خەمبارن ناکە. زۆر خەڵک هەیە بەداخەوە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان، ئەگەر بزانێ کەسێک لێ قەوما و دڵتەنگا لە زیاتی قسەی خۆشی بۆ بکە ئەوەندەی تر دەیڕوخێنێ، ئەمجا فرسەتی باشتری لێ دێنێ بۆ ڕوخاندنی. سێمیان هەڵنەگرتنی بەرپرسیارەتی. زۆربەی خەڵکی ئەمڕۆ حەزی لە ببێتە مەسئول، بەڵام مەسئولیەتی ناوێ. بەرپرس هەموو کەس عەوداڵە بەدوویدا، بەڵام بەرپرسیارەتی جیاوازە بەڕێزان. جاران کەسێک کە دەبوو بە باوک ژنی دێنا ئەیگوت تازە لەمەوەدا پیاوم، پیاوەتی یعنی مەسئولیەت، یعنی بەرپرسیارەتی. کچێک کە شووی دەکرد هەزار خەون و خەیاڵی جوانکاری لە مێشکیان نەبوو، خۆی ئامادە دەکرد دەبێتە دایک، ئەبێتە پەروەردگاری جیلی داهاتوو، مەسئولیەتی لەسەر شان دەبوو، لە کچەوە دەبوو بە ژن، گەورەی دەنواند. بەرپرسێک کاتێ پلەیەکی وەردەگرت دەیانگوت کاکە وریابە ئەوە مەسئولیەتە. ئێستا بەرپرسەکانی وڵاتی ئێمە بەس پیان خۆشە مەسئول بن، کاکە مەسئول هیچ نییە، مەسئولیەت گرنگە. بەرپرس هیچ نییە، بەرپرسیارەتی ئەو میلەتە لە ئەستۆدا بێ و حەقی پێ بدەی، ئەوە گرنگە. ئەمڕۆ زۆر بەمان لە باوک و دایکەوە لە کوڕ و کچ و برا گەورەی ناوماڵەوە لە بەرپرسیارەتی ڕادەکەین، حەزمان لێ ناومان هەبێ، بەڵام تااقەتی ئەوەمان نییە شتێکمان بخرێتە سەرشان. چوارەمیان لاوازی ئیرادە، زوو دەڕوخێن. جارانیش خەڵک بەخوا نەبووش بوو، دەربەدەریش بوو، ئاوارەش بوو، ماڵیشی خراپ بوو، ئیرادەیەکی بەهێزیە بوو، پشتی بەخوا دەبەست دەیگوت هەر هەڵدەستمەوە ڕۆژێ لەو مەینەتی ڕزگارم دەبێ. ئێستا بۆ بچووکترین گرفت کە دێتە ڕێگامان خەڵک لەناو دەچێ، بەرگەی ناگرێ. چارەسەرەکان یادی خوا بکە، ذکری خوا دڵەکان ئاوەدان دەکاتەوە. هەمومان لە خۆمەوە بۆ جەنابتان بەردەوام ذکر و یادی ئەڵڵا بکە. هەر کاتێک کە دڵی یا ئەڵڵا فەرەحێک بەدڵتا دێ، کە دڵی سوبحان الله فەرەحێک بەدڵتا دێ. دەستەکانت بەرزکەوە بۆ لای خەڵک نا، بۆ لای خوا. لە نیوە شەوێکا پێش نوێژێکی بەیانی دوای نوێژەکان بەرماڵەکە لامەت شۆ دەستەکانت بەرزکەوە، خوا گوێی لە دەنگت بێ، بەسە دوعا بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاری بۆ ئاسان کردوین، ئەو ڕەحمەتە چەند دوعایەکی پوخت و کورتی فێر کردوین. یەکێ لەو دوعایانە عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە سەحابەی پایە بەرز دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە ئەم دوعای دەکرد، ئەم دوعای دەکرد و ئومەتەکەی فێر کرد کە بڵێن اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو گەورەی و عەزەمەتی خۆیەوە کە خوا هەموو شتێکی پێبەخشی بوو، کە پەیوەندی بە ئاسمانەوە هەبوو، جوبریل دەهاتە خزمەتی وحی خوای بۆ دێنا، دەستەکانی بەرز دەکردەوە بۆ لای خوا. اللهم إني أسألك، پەروەردگارم پەروەرێنم، یا ئەڵڵا داوات لێ دەکەم، ئەسئەلوکە بەس داوام لە تۆیە، یعنی ئەمە بەس بە تۆ دەکرێت خوایە، پەنا بۆ کەسی تر نابم، خوایە ئەم چوار شتم پێ ببەخشە. الهودا، خوایە هیدایەتم بدەی. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی سەرچاوەی هیدایەتە، یعنی خوایە ئەو عیلم و زانستە شەرعی پێداوم بۆم زیادکەی، خوایە ئیستیقامەم لەسەر ناسینی ئەم ئیسلامە پێ ببەخشی. بەردەوام تۆش دوعا بکە بڵێ خوایە گیان ئیسلامەتیم ناسیوە، دامەزراوم کەی لەسەری، لە کۆسپێکا تووشی کوفرێک نەبووم و ناشکوریەک بەدەممانەیە و لا نەدەم. دوعای دەکرد و دەیفەرموو یا ڕەبی خوایە تەقوام پێ ببەخشی. خۆ پێغەمبەری خوا هەموو کەسی فێری تەقوا و خوا ناسی کرد، بڵێ خوایە گیان ڕاگیراوم کەی لەسەر ئەوەی فەرمانەکانی تۆ جوان جێبەجێ بکەم، لە نەهیەکانت خۆ پارێزم. سێمیان داوای دەکرد لە خوای پەروەردگار، دەیفەرموو یا ڕەبی خوایە عەفافم پێ ببەخشی. عەفاف واتە کەسایەتی بەرز. کەسایەتی بەرز لەوەدا دەردەکەوێت ئینسان سەرەتا چاوت پاک بێ، داوێنت پاک بێ، دەستت پاک بێ، زمانت پاک بێ، حتا خوا دەتگەێنێتە هاوسەرێکی حەڵاڵی بەڕەوشتی بەئەخلاق، کە سەرنجام بەردەوام بەهۆی ئەو ژنە ساڵحەوە یان ئەو ژنە بەهۆی ئەو پیاوە باشەوە تووشی لا ڕێبوون و خیانەتی هاوسەرگیری نەبێ و تووشی داوێن پیسی نەبێ. خوایە ئەو پاکیەتیان پێ ببەخشە. چوارەمیان دەیفەرموو ئەلغینا، یا ڕەبی خوایە دەوڵەمەندم کە، خوایە غەیری خۆت محتاجی دەستی بەندەکانتم مەکە، بەچی؟ خوایە ئیشی چاکم پێ ببەخشە، تووشی ئیشێکی وا بم بژێوی ژیانم مسۆگەرکە، خوایە پارەیەکی حەڵاڵی زۆرم پێ ببەخشە کە بتوانم هاوکاری خەڵکی بم و خەڵک هاوکارم نەبێ. ئەمەشم پێ ببەخشە ئەلغینا، بەچی؟ بە دڵخۆشی، بە لەشی ساخ، بە ماڵ و منداڵی ساڵح، بە وڵاتی پڕ عەدالەت و ئارام. یا ڕەبی خوایە بە دڵێکی پڕ لە قەناعەت،
چونکە ئەگەر هەموو پارەی دنیا هی تۆ بێ، هەموو شەریکات و کۆمپانیا هی تۆ بێ، ئەگەر لە شت ساغ نەبێ زۆر هەژاری، ئەگەر دڵت خۆش نەبێ زۆر هەژاری، ئەگەر ماڵ و منداڵت ساڵح نەبێ زۆر فەقیر و داماوی، ئەگەر وڵاتت ئەمن و ئەمانی تێدا نەبێ لە دەستی دەدەی. ئەمجا لە سەر و هەموو شیانەوە ئەگەر قەناعەتت نەبێ لە ناو دڵا بە پارە تێر ناخۆی، خوایە ئەو دەوڵەمەندێم بە نسیب بکە. ئەم دوعا و پاڕانانەوە ئینسان شەحن دەکاتەوە. ئێمە بەداخەوە ئەو هەموو شتە لەبەر دەکەین، ئەو هەموو ژمارە تەلەفۆنە لەبەر دەکەین، تو خۆت چوار کەلیمەیە: اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. بە کوردی خۆشمان بۆم شەرحکردن، جارێک کەش گوێی لێ بگرنەوە و تێی بگەن دڵتان فەرح دەبێ. دووەمیان هەرگیز خۆت بە بێبەخت مەزانە، واللهی کەس بێبەخت نییە، دڵنیابە. وەکو ابن عطاء الله السكندري رحمة خواه لبه لحكمة كان هذا فرمي: إذا كشف الله له حكمته في المنع عاد المنع عين العطاء. دڵنیابە هەر کاتێک خوا پەردەی بۆ لادای لەسەر ئەو شتەی کە زۆرت حەز لێ بووە و بەنسیب نەبووە، خوا پەردەکەی لادا کە چه خێرێک لە پشتیەوە بووە، دەڵی خوایە ئەوە بەخشینە. منعی خواش جۆرێکە لە بەخشین، بەس چاوی من و تۆ ئەمڕۆ تێی ناگا. ئەگە خوا پەردەکە لادا زۆر شت هەیە ئەو پەڕی هیوایەت و ئاواتت بۆ نەبووە، ئەوەش جۆرێکە لە بەخشینی خوا، بەڵام بە جۆرێکی تر. سێیەم هەرگیز ناومێد مەبە لەکردنەوەی دەرگای خێری دوای تنگانە، ئیلا خوا دەرگات لێ دەکاتەوە. ئەن الفەرج مع الکەرب، هەمیشە دەرو لە کاتی تنگانەدایە لەگەڵ یایەتی. بڕۆ ژیانی پێغەمبەران لە قورئاندا بخوێنەوە، بەڵام بە التەدەبر، خوێندنەوەی قورئان هەمووی بەرەکەتە، هەر ئاوا سەیریکەی بەرەکەتە، بەڵام بۆ ئەوەی دۆدی ئیسراحەت بکە شەرنی هەر ئەوا بیخوێنیەوە. قورئان چیرۆک نی و حکایەت نییە، ئەبێت لەسەر وشە بە وشەی بوەستی. چیرۆکی پێغەمبەران بە تایبەتی سەلامی خۆیان لەسەر بێ کە خوا لە قورئانە بە درێژی بۆی باس کردوین. لەگەڵ جەنابتاندا لە خزمەت یوسف پێغەمبەردا بووین، سەلامی خوای لەسەر بێ. گەیشتینە سەر ئەوەی چەند تنگانەی ناڕەحەتی بینی، باسمان کرد و ئەوانەی کە لێرە نەبوون دەتوان دواتر لە پەیجەکانە سەیری بکەنەوە. گەیشتینە سەر دەرگاکرانەوەکانی ڕەحمەتی خوا، گەیشتینە سەر ئەو دەرگا ڕەحمەتەی کەوا پاشای وڵات لە کۆشکی خۆیان خەونێک دەبینێ، بە هیچ کەسێک خەونەکەی بۆ لێک نادرێتەوە. ئەو هەموو خەڵکەی کە ساڵانێکە لە دەوری پاشان دەسەوسانن، زمانیان دەگیرێ، عەقڵیان جام دەبێ، ئەڵێن پاشا ئێمە ئەم جۆرە خەونە بێ سەروبەرانە هیچی سەر لێ دەرناکەین. ئالەوێدا یەکێ لەوانەی کەوا شەراب و ئاو شەربەت بۆ پاشا دەژێڕە لە مەجلیسەکەیە، بینی دەکەوێتەوە چەند ساڵ لەمەوبەر، 17 ساڵ لەمەوبەر من لە سژنا خەوێکم بینی، من و هاوڕێکم خەوێکمان بینی، من بۆ یوسفم جێڕایەوە، پێم وت ئینی ئەرانی عەسیر و خەمڕا. یوسفی هاوڵی خۆشەویستم، ئەی چاکە کار و بەڕێز و خۆشەویست، من لە خەوما ترێم دێ ناو دەمگوشی. ئەبێ مانای ئەو خەونەم چ بێ؟ پێی وتم یەسقی ڕەبەه خەمڕا. وتی یەکێکتان کەوەی ئەو خەونەی بینیوە، دواتر بۆی ئاشکراکە وتی ئەوە تۆی، وتی تۆ دەچیتەوە سەر ئیشەکەی خۆت و لە دیوەخان و کۆشکی پاشادا شەربەت دەژێڕی، ئاو دەژێڕی، شەراب دەژێڕی، تۆ لەم سزنە ڕزگارت دەبێ. یوسف لەو کاتەیە پێیوت: وقال للذي ظن أنه ناج منهما، کە یەقینی هەبوو ڕزگاری دەبێ، وتی براکەم تۆ دەچێوە دیوانی پاشا، پۆست و پلەوە دەگریەوە، لەم زیندانە دەڕۆیتەوە دەرەوە، اذكرني عند ربك، خوا لای پاشا باسم بکە، پێی بڵێ گەنجێک بەبێ تاوان بە بوختان لە زینداندایە، ئەو پەیامەم بگەێنە، بەڵکو سەیرێکی دۆسیەکەم بکەن، خۆ من هەر کەس لێرە لێم ناپرسێتەوە، نە پۆلیسێک نە حاکمێک، هەر کەس لێی نەپرسیوم چەند وەختە گیراوم لەسەر چی گیراوی، بەڵکو جەنابی پاشا لوتفێک بکە، ئەمرێک بکە بە دۆسیەکەمدا بڕوانن کە من بێتاوانم، ئەم هەواڵم بۆ بگەێنە. وتی کوڕە بەسەر هەردوو چاوان، جا من لەم سجنە ڕزگارم ببێ، لەم مەینەتیە بڕۆمە دەرەوە، بگەمەوە بە پۆست و پلەی خۆم، تۆ بڵێی تۆ لایات کەم. بەڵام فەئەنساه الشەیطان ذەکر ربه فلبث في السجن بضع سنين. سبحان الله، ئەو پیاوە گەیشتەوە خۆشی ژیانی خۆی یوسفی هەر لەبیر نەما، شێ لەبیری بردەوە شەیطان. سەرچاوی لەبیر چوونەوەی مرۆڤ شەیطانە، پەنا بگرە بەخوا لێ، شەیطان لەبیری بردەوە. ئێستا کە پاشا خەونەکەی بینیوە و کەس بۆی مانا ناکرێ، ئێستا بەبیری دەکەوێتەوە، ئای 7 ساڵ لەمەوبەر منیش خەونێکم بینی، ئەو یوسفەی برادرم لە سجنا بۆی لێکدامەوە، خەوەکەشی ڕێک ڕاست دەرچوو، وتی مەجالم بدەن، ئەنە ئونەبئوکم بتەئویله فارسیلون، ڕێگەم بدەن، من دەڕۆم بۆ لای، من هاوڕێیەکم هەیە لە زیندانە، مانای خەون زۆر باش دەزانێ،
بمنێرن بۆ لای پاشاوتی خێرا بینێرن بزان بەڵکو هەواڵێکی دەستکەوێت پاشا دەیزانی ئەمە بێمانانیە بخەونە ئەمە خەوێکی هاشە و باشە نییە ئەمە مەترسیەک و خۆشیەکی تێدایە بەڵام نازانێت چییە بۆیە ناردی لەوێدا بەڕێزان دیقەتی قورئان بدەن ئەگەر شتێک خۆت نایزانی زانانی بەڵام عالمێک هەیە کەسێک هەیە زانایەک هەیە شتەکانی ئەم بگوازەوە بۆ خەڵک ئێستا ئەم وتارانە چەند دڵ بەخەم هەیە ئەگەر گوێی لێبێ بەویستی خوا بەڵکو گرەیەکی دەرونی بکرێتەوە ڕەنگە تۆ خۆت نەتوانی قسە بۆ خەڵک بکەی بەڵام خۆ دەتوانی وتارێک لە فەیسبووکەکەتەوە بگوازیتەوە لە یوتیوبەکەتەوە بیگوازیتەوە دەیان خەڵکی دۆست و خزم و برادەرت سەیریکە ئەو کەسە خۆی عالم نییە بەڵام من عالمێک دەناسم ئەم بابەتەی پێ حەل دەکرێت با بڕۆم بۆ لای چوو بۆ لای پێیوت یوسف و ئەیها الصدیق لەوێدا پێشەوە سەیریکەن بەڕێزان پرسیارێک دێتە پێشەوە باشە ئەم پیاوە ئەوەندە بە دڵنیاییەوە ئەڵێ پاشا ئیزنم بدە و ڕێگەم بدە ببنێرە ئەچم بۆ زیندان هاوڕەیەکی زیندانی کراوم هەیە مانای خەون زۆر باش دەزانێ باشە ئەم کابرایە زۆر دڵنیایە ئەی چۆن بیری چۆوە آخر من وعدم بە یوسف دابوو کە ڕزگاری بکەم ئەگەر ڕزگارم بوو ئێستا 7 ساڵ من لە بیرم نەماوە ئێستا ئیشێکم هاتۆتە پێشەوە چۆن لە ڕوون بێ بچمەوە بۆ لای چۆن چاوم پێی بکەوێ بەڵام دڵنیایە یوسف زۆر جوانمێرە زۆر پیاوێکی ڕەوش بەرزە زۆر چاکەکارە ئیننا نەڕاکە من المحسنین دڵنیا بوو دەست بە ڕوویەوە نانێ دڵنیا بوو ئیشەکەی بۆ جێبەجێ دەکات چاکی ناسی بوو پیاوچاکێک هەبووە لە زمانی خۆیدا زۆر ئیشی چاکی بۆ خەڵک دەکرد بەڵام زۆرێک لەوانە نەسوپاسیان دەکرد زۆریان بێسفەت دەرەچوون بەرامبەری هەبوو کوڕەبوختانیشی دواتر بۆ دەکرد هەبوو کە ئیشەکەی وەکو پێویست جێبەجێ نەکرایە قسەشی پێدەوت پیاوانێکی وەکو جەنابتان وتیان تۆ زۆر کەسێکی بۆ خوا سوڵحایی بەخوا بەدەم هەموو کەسەوە هەی کەچی ئەو هەموو جاری وایە خەڵکە بێسفەت دەرەچێت نمەک سوێر دەناسری لە ناو خەڵکە سوپاسن ناکەن باسن ناکەن بەعکسەوە جاری وا زەممیشت دەکەن بوختانیشت بۆ دەکەن کەچی یەک ڕۆژ نابینین تۆ نەدڵت تەنگ بێ نەخەفەتی پێ بخۆی وتی براخۆ من ئەوانم لەبەر خاتی خەڵک نەکردووە من دەمەویست بەڵکو چاکەم بۆ خەڵک هەبێ خوا لە ڕیزی محسینانە چاکەکارانە ناوم تۆمارکە ئەی خوا خۆی نەیفەرمووە ئین الله يحب المحسنین بەڕاستی خوا ئەو کەسانی خۆش دەوێت کە چاکە لەگەڵ خەڵکا دەکەن دەی من ئەگە خوا دەکات لە خۆشەویستانی خوا دەبم من خەڵکم بۆ چیە سوپاسم کا بێسفەت بێ بێوەفا بێ من خوام بەسە یوسفیش ئەوەی دەیکرد بەس لەبەر خاتی خوای بوو پەیامەکەی خوا لە ڕێگەیەوە بگەێنێ بۆیە ئەم هاوڕێی دەزانی یوسف زۆر جوانمێرە بەخوا جوابی ئەداتەوە ئەچێتەوە بۆ لای پێی دەڵێ یوسف و ئەیها الصدیق ئەفتینا فی سەبع بەقەرات هەتا کۆتایی ئاەتەکان یوسفی زۆر ڕازگۆ ئەی هاوڕێی خۆشەویستم هاتووم هانامان بۆ هێناوی پاشا خەوێکی بینی و بە کەس لێک نادرێتەوە تەنها بە تۆ نەبێ مانای ئەو خەوەمان بۆ بکە و بۆی باز دەکا لێرەدا تەماشاکەن بەڕێزان یوسف بیر دەکاتەوە بە بێگومان لە وڵاتی میسرا ئەم خەو نەبیندراوە مانای خەوەکەش زۆر جوان دەزانێ لە وڵاتی میسرا کرا بە کۆیلە و فرۆشرا لە وڵاتی میسرا سجن کرا بوختانی بۆ کرا لە وڵاتی میسرا چەند ساڵە لە زینداندا بە ناحەق و بە ناڕەوا لە وڵاتی میسرا کەس لە دۆسیەکەی نەپرسێتەوە بکا کە تۆ لەسەر چی گیراوی بزانین حەقە ناحەقە هەر کەس لێ نەپرسیوەتەوە لە وڵاتی میسرا یەک ئیمانداری تێدا نییە یەک کەس بڵێ لا ئیلاهە ئیلا الله سبحان الله لە تەواوی ئەو سەرزەوی ئەو کاتەی وڵاتی میسرا یەک تاکە پەرستی تێدا نییە کە بڵێ لا ئیلاهە ئیلا الله یوسفیش دەزانێت ئەم وڵاتە تووشی چ مەینەتی و چ گرانی و تیا چوونێک دەبێ کەیفی بەدڵا نایە بڵێ ئۆخەی خوا تۆڵی منی لێکردنەوە بەخوا هەر هەمووتان لەناو دەچن بە پاشا و بە خەڵکەوە ئەزانی چیتان بە من کرد ئێستا دەرتان دەرمان دەکەم شەر بێ پێتان نەڵم چێڵ دەدا نا ئەوە لە ئیماندار ناوەشێتەوە ئیماندار خێری بەس بۆ ئیمانداران نییە خێری بۆ هەموو مرۆڤایەتی هەیە بەڵام بەداخەوە جاری وا هەیە لە مەلاوە کە عولەمای وەرەثەی ئەنبیایە حتا موسڵمانێکی ئاسایی پێی خۆشە سەر زەوی هەمووی وێران بێ لەخوا و کافرانە لە بین بەرێ بەخوا قورئانی ئێمەوەی تێدا نییە قورئانی ئێمە دەڵێ هەر وەختێ مرۆڤ کەوتە مەترسیەوە تۆ ڕزگاری کە با خوانە ناسیش بێ ئیشەکەی بە تۆیە بۆی بکە ئەم یوسفە ئەوەندە جوامێرە قورئان باسی دەکات بە یەک وشەش لۆمەی هاوڕەکەی نەکردو بە یەک وشە
پێ بڵێ ها کوڕی باش پاییزە برا تازە ئێمە بەبیر دەکەوێتەوە ئەی 7 ساڵە لەو فەرەحی ناو کۆشکی پاشا ڕانەقەلت دەخوارد و شەرابت دەخواردەوە شەربەتت دەیجێڕا ئێستا چۆن ئێمەت بەبیر هاتوێتەوە من و تۆ بووینە ڕەم بێوامان پێ بووتایە ها کاکەی گیان کوڕە باشەکە تازە منت بەبیر دەکەوێتەوە یوسف بە 1/6 ئەمانە ناڵێ هەر بە چاویشی داناداتەوە قەت خۆش گلەیی مەبە لە مرۆڤەکان ها قورئان چەند دەرسەکانی جوانن قەت خۆش گلەیی مەبە تۆ کارت بۆ خوا دەکەی تۆ زانستێکت پێ ئەبێ بیگەیەنی بەڵێ جوان مانای خەونەکەی بۆ لێک دەداتەوە نەک مانای خەونەکە نەخشەی 15 ساڵیشی ئەداتێ ئاگاداریشی دەکاتەوە وڵاتەکەتان 7 ساڵ لە خۆشیدا دەبێ بەڵام لەدوای ئەوە 7 شیداد 7 ساڵی سەختتان لە پێشە بەڕێزان زۆرجا وشەی سەخت و بۆ ساڵ و قەیرانوانە گوناه نییە لە شەرعا چونکە لە قورئانە 3 جار دەفەرمێ و یوسف فەرمووی 7 شیداد 7 ساڵی سەختتان لە پێشە ساڵی نەبوونی و بێبارانی و گرانی لە قورئانە لە باسی قومی عادا دەفەرمێ لە سوڕەتی فوسیلەت ئاەتی 16 ئەیامی نەحیساد ڕۆژانێکی پڕ نەکبەتی لە سوڕەتی هودا دەباسی لوط پێغەمبەرا دەفەرمێ وتی هذا يوم عصيب ئەمڕۆ چ ڕۆژێکی ڕەشە ئەمانە ناشکوری نین ئەمانە گوێنوتر نییە بە زەمان کاتەکە وایە وتی ئاگاتان لە خۆتان بێ 7 ساڵی هەرزانی دێ بەڵام بە پاشای وڵاتتان بڵێ ئەبێ خەڵک هەموو گەرمەکان و خەلە و خەرمانی بە گوڵەوە هەڵگرێ بۆی تێک نەچێ زۆر زۆر کەم بخۆن و زۆر زۆری پاشەکەوت کەن ئەبێ ئەم وڵاتە نەخشەی ئابووری هەبێ پاشان پێیوتن دوای ئەو 14 ساڵە 15 ساڵ نۆرەی فەرەحیتانە عام يغاث الناس وفيه يعصرون لسنين للصالاني گرانی ڕزگارتان دەبێ ساڵانێک ئەوەندە باران دەبارێ ئەوەندە بەروبوومی وڵات زۆر دەبێ ئەوەندە میوە پێدەگا خەڵک لێی زیاد دەبێ و ترێکە دەگوشێ و دەیکا بە شەربەت ئەوەندە هەرزانی دەکەوێتەوە کاتێک کە خەبەرێکی ناخۆشتدا بە کەسێک ناومێدی مەکە ئللا بڵێ لە دوای ئەوە خوا تەرگەی ڕەحمەت لێ دەکاتەوە ئللا لەگەڵ یا خەبەرە خۆشەکەشی پێ بڵێ بەڵێ بەڕێزان هەمووی پێوت بوو بە دەرس بۆ مامۆستایانی ئەمڕۆ مامۆستا نابێ هەر وڵامی پرسیار بداتەوە ئەبێ عیلمی زیاتریشی بداتێ مامۆستا دەبێ خەونی قوتابیەکان بکا بە واقع مامۆستای یوسف نەک هەر خەونەکەی ماناکرد وتی بە واقعیش ئاوا کار بکەن مامۆستایەک کاتێ لە زانکۆدایە لە پەیمانگادایە ئەو قوتابێ بیرۆکەیەکی پێ خەونەوە بۆی بکە بە واقع توێژینەوەی زانستی لە هەموو وڵاتی دنیادا وایە خۆزگە لە کوردستانی ئێمەش زانکۆکان ئەم توێژینەوانەی ئەم هەموو بەحسەی کە قوتابی دەینووسێ و دوایی هەمووی فڕێ دەدرێ کەس ناشی خوێنێتەوە بە زماندووبوونەوە بۆ دەرەجەیە لە وڵاتان وانییە سوودیان لەم ئاەتە قورئانیە وەرگرتووە ئەبێ خەونەکان بکرێن بە بەرنامەی کار لە وڵاتی ئێران لە زانکۆی تاران توێژینەوەیان لەسەر ئەوە کرد وڵاتی ئێران لەگەڵ ئەو هەموو دەشت و بەپیتەی هەیەی گەنم لە دەرەوەی وڵات دێنێ گەنمەکەی خۆمان بەشمان ناکە زانکۆی تاران لە بەشی بزنس و ئابووری لێکۆڵینەوەیەکی مەیدانیان کرد بۆ ئەو هەموو گەنمە لە دەرەوەی وڵات دەکڕین بیریان کردەوە بەس ئەو نانە وردەی لە ماڵان کۆ دەکرێتەوە قەراغی نانەکە لێی دەکەنەوە حسابیان کرد بە ئەندازەی هەموو ئەو گەنمەیەکە لە دەرەوە دەیهێنن بۆیە لیژنەی زانکۆ بابەتی خۆی نووسی و دای بە وەزارەتی ئابووری و دایەرایی ئەویش بە وەزارەتی ناوخۆ هەر نانەوایەک هەر فڕنێک کولێرەیەک بکە نانێک بکە لێواری هەبێ و فڕێ بدرێت تونترین سزا دەدرێ ئێستاش بڕۆ لە ئێرانە سیرکە نانی نانەکە بەربەریچی پێ دەڵێن ناوەوەی و قەراغەکەی و هەمووی وەکو یەکە لێرە نییە ناوەکەی سوتاوە قەراغەکەشی ناخورێ هەوی لە خوانەی بڕێ نیوەی فڕێ دەدرێ یەکسەر حکومەتی ئێران لە ماوەی 1 ساڵە لە هێنانی گەنمی دەرەوە ڕزگاری بوو چونکە قەراغی نانی نەهێشت بیریان کردەوە ئەو هەموو خوێندکاری زانکۆیە ساڵانە دەچێت ژینگە پاکاتەوە عەلاگە پاکاتەوە وتیان کاتی زۆرمان دەفەوتەیە یەک کەس نەچێ بۆ نانکڕین بە ئەندازەی نانەکە پارەی عەلاگەکەی لێ بستێنە کابرایش حەزی لە پارەیە دەڵێ کولێرەیەک زیاتر بخڕم نانەکە بە وشکی بەدەستەوە دەگریان دەیکاتە سەر لەوە عەلاگە بەکار نایەنێ بیریان کردەوە لە یەک مانگا 100 ملیۆن عەلاگە دەگەڕێتەوە ژینگە پیس ناکە بەس بە یەک توێژینەوە چاو لێ دەبێ خەونی قوتابیەکانت بکەی بە واقع توێژینەوە زانستیەکانی زانکۆ لە مەیدانی کارە لە وڵاتەکاریان پێ بکرێ بەڵێ کاتێ بەڕێزان پاشا زانی گەنجێک هەیە 3 سیفەتی تێدایە دڵی ئاوی خواردەوەتی ئەوە مانای خەونەکەمەوە تەواوە گەنجێکە زۆر زیرەکە گەنجێکە زۆر بەخشندەیە لە زانستە نەیوت و هەر مانای خەونەکە ئەوەندەیە نەخشەکەشی پێوتن ئەی چۆن ڕزگارتان دەبێت چۆن وڵاتەکە ڕزگار دەکەن لەو مەینەتیە نەخشە ئاووریەکەشی وت
زانی گەنجەکە زۆر دڵپاکە لەم وڵاتەی میسرەیە ئەو هەموو مەینەتی لێ بەسەر هاتووە کراوە بە کۆیلە بوختانی بۆ کراوە بەناحەق زیندانی کراوە تا ئیشیان پێی نەبووە کەس لێی نەپرسیوەتەوە کەچی یەک غەرەز و بوغز لە دڵیانە بە پاچی ئەوەی دەیزانێ دەیگەێنێ وتی قال الملك ائتوني به وتی بڕۆن خێرا بۆم بێنن نەویست خەڵاتێکی بکەن و بیکەنە دەرەوە و ئازادی کەن با بە خۆی بڕۆ پارەیەکی بدەنێ وتی دەبێ من بەدوی ئەم خەزێنەیە بگەڕێم ئەو یوسفەم بێنن بۆ لا با بێ بۆ لای خۆم قسەی لەگەڵ بکەم بەڵام یوسف ناچێ یوسف سەیرە ئەڵێ نەخێر لە زیندان ناڕۆمە دەرەوە بۆ ناڕواتە دەرەوە ئینشاءالله هەڵی دەگرین بە وتاری داهاتوو لەگەڵ جەنابتاندا ئەم قورئانە بە ئاوا بە وردی لە خزمەتیا بین ئەوەندەشی بە گەنجان وت ئەگەر دەتەوێت قەت خەمبار نەبی لە ژیانە سەرکەوتوو بیت خوا گەنجە خۆشەویستەکانم گوێمان بۆ بگرن ئەمە پەیامی قورئانە سێ صفاتی یوسف پێغەمبەرت تێدا بێ یەکەمیان هەوڵ بدە لە ئیشەکەی خۆتدا زانا بە هەر ئیشێک دەکەی بە گەندەڵی مەیکە پسپۆڕ بە تێدا ها یوسف چەند بە جوانی یەک موعجیزەی هەیە لەلایەن خواوەت لێکدانەوەی خەونە هەر یەکێک لە ئێمە خوا شتێکی پێبەخشیوین لە بواری خۆتدا زیرەک بە دووەمیشیان بەخشندە بە هەر پیشەیەکت هە بە ڕەزیل مەبە قرچۆک مەبە ئەها یوسف ناڵێ بەخوا بە کەسی ناڵێم خۆ بەس ئەو دەیزانێ پاشان زیاد لە حەدی خۆی بەخشندەیە پێت دەڵێم مانای خەونەکە ئەوەیە بە چی ڕزگارت دەبێ دوایی چەند خۆشیت بەسەرا دێ بەخشندە بە لە زانستەکەتدا لە پیشەکەتدا سێیەمیان دڵپاک بە قەت غەرز لە زگ مەبە قەت بوغزاوی مەبە قەت بیری تۆڵەن نەبێ بەرامبەر بە کەسێک کە ڕۆژێ تۆی لەبیر نەبووە چاکت بەرامبەر نەبووە یوسف پیاوێک نەبوو چاکە بەدەستیاو بکە هیوا هێڵە چاکت بۆم هەبێت چاکەم بۆت دەبێ یوسف وا نەبوو وتی چاکت بۆم هەبێ هەر چاکەم بۆت دەبێ خراپەم لەگەڵ بکەی من خراپە لەگەڵ ناکەم هەر چاکە لەگەڵا دەکەم چاکەشم لەگەڵا نەکەی من هەر چاکە لەگەڵا دەکەم خراپە لەگەڵا ناکەم ئەو با منهەجی گەنجانی ئێمە بە سەرکەوتوو دەبن داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی خوایە چۆن دەرگای ڕەحمەتت لە یوسف پێغەمبەر کردەوە لە تنگانەکان ڕزگارت کرد هەر کەسێ لە هەر تنگانەیەکە خوا ڕزگاری کەی هەر کەسێک لە تنگانەی نەخۆشیدایە خوا شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێک لە تنگانەی ماڵێتێک چوون و لانەتێک چووندایە و ماڵی ئاوی تێچۆ لەم لافاوانەدا یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە یا ڕەبی خوا هەر کەسێکیش بەدەم موسڵمانانی لێ قەوماوە چوو دڵی خەڵکی خۆش کرد خوا تۆش دڵی خۆشکەی یا ڕەبی خوای ئەوانەی بەخشندەی زیاتریان پێ ببەخشی ئەوانەی دەستکرد و هەژارن خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە هەموو لایەکمان بکەیتەوە یا ڕەبی خوای هەر کەسێ دڵتەنگە دڵخۆشی کەی یا ڕەبی خوای هەر کەسێ لە هەر گرفتێکە خوا دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون